دەستخۆش بێ سپاس بۆ تۆ دکتۆرێک سپاس بۆ بەڕێزت. من نسبەت خۆمەوە باسی خۆم کەم بڵێم سەرەتا پێش ئەوەی کە کەسێک بێتە ناو خێزانەکەتەوە بە نمونە با بڵێن بووک بێت یان ساوا بێت تۆ خۆت بخێرە جێگای ئەو تۆ خۆت خێزانێکت هەیە لە چوارچەوەی خێزانێکیت کەواتە ئەبێ بیرکەیتەوە لەوەی کە تۆ ئەبیتە دش بۆ ئەمە با بڵێ من ئافرەتم یان با پیاوێک باسکەین باسی ئەو بکەی کە بڵێ منیش ئەبمە بووکی ماڵێکی تر چۆن چی بۆ ئەو پێخۆشە بێ بۆ خۆشە بە هەمان شێوە سەرەتا خۆ بخەرە جێگەی ئەو ئەگەر زەواجت نەکردە بێ ئەگەر زەواجی شت کردە بێ بیرەکەیتەوەڵی من ئەم کەسەیەتە خێزانی ئێمەوە با من وەکو ئەوە بم کە لە دواییە لەگەڵ منیشە ئاکرێتەوە خۆت بخەیتە جێگەی کەسی بەرامبەر جوانم چکە چیت لەگەڵ کرا بە هەمان شێوە لەگەڵت ئەکرێتەوە چیت کرد بەرامبەر بە کەسێک بە هەمان شێوە بەرامبەر تۆ شەکرێتەوە ئەگەر وا بیرکەینەوە زۆر گرنگە یعنی ئەگەر وا بیرکەینەوە کەسمان ناتوانین خراپەیە بەرامبەر کە بە کەسێکی ترمان بکات دەی هەر بیرکردنەوەی ئێمەیە کە بەم شێوەیە ئێمە ئێستا ڕۆشتوین هەم لەگەڵ براژنەکانیشمانە و هەم لەگەڵ دشەکانیشمانە وەکو خوشکین بە شێوەیەک تێکەڵاوی لە ناویەکە کە پێمان نازاندرێکە کێمان بووکی ئەو ماڵین و کێمان کچی ئەو ماڵین زۆر مهمە زۆر گرنگە ئەوە سپاس بۆ خڵکە ئەوە نمونەیەکی جوان پێشکەش بکەن دەستان خۆش بێ سەرکەوتوو بێخوا زۆر سپاس دەکەم فەرموو خاتونگیان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم تەوەرێکی زۆر گرنگت هەڵبژاردووە من کۆمنتم بۆ کەیسی یەکەمت کە من ئەڵێم ئەکەوێتە نێوان ئەو هاوسەرەکانەوانێ ژن و مێردەکەەوە ئێمە بمانێت و نەمانەوەی قسەی باش و قسەی خراپەکرێ ئەژەکەوێتە نێوان ئەو دوو کەسەوە کە باشترە قسە باشەکان وەربگیرێت و کاری پێ بکرێ نەکو قسە خراپەکان بێتە کێشە و سەبارەت بە ماڵە خەزوورانی کە خەسووی کێشەی بۆ دروستەکات تۆ وەکۆ بەڕێزەی پێشتر وتی پێویستە تۆ ئەو کەسە بخەیتە جێگی خۆ کە کچی خۆشت ئەبێ بەبووک تۆ پێت خۆشە ماڵە خەزوورانی بۆ شێوەی مامەڵی لەگەڵا بکەن بێگومان هیچ کەسێ پێی خۆش نییە هیچ دایکێ پێی خۆش نییە کە کەسێکە ماڵە خەزوورانی خراپێ لەگەڵ کچەکە بۆیە تۆش ئەو بووکی تۆش کچی ماڵێکی کەیە دایکێکی کەیە بۆیە هیوادارم کە ئەوەش باش بێت وە هەموو کەسێکیش بێ کەم و کوڕی نییە لەوانەیە لەلایەن بووکەکە و کەم و کوڕی هەبێت و لەلایەن ماڵە خەزوورشان و کەم و کوڕی هەبێت پێویست ئێمە لێبوردە بین بۆ هەڵەیەک کە بکرێت پێویست ناکە هەموو چاکەکان زەربەی سفر بکرێتەوانێت تەنیا کۆمنتم هەر ئەوەیە بۆ کەیسی دووەمیش کە ئەو خاتونەوتی ناتوانم لی ببورم من تەنیا کۆمنتم بۆ ئەوەی لی ببوورە چونکە لێبوردن گەورەترین سزایە بۆ کەسی بەرامبەرت و ئەگەری هەیە کە تۆ لێ ئەبووریت ژیانی خۆشت و ئەو کەسەش ئەگۆڕدرێ بۆ نمونە ئەو کەسە بیرەکاتەوەڵە من چه خراپەیەکم کرد سێری کە ئەو چۆن پاداشتی یامەوانێ کەواتە تۆ هەم خۆت ناگۆڕی ژیانی ئەو کەسەش ئەگۆڕی کە ئەو کەسە لە خەڵەت ئەپارێزی ئەو کەسەوە جارێکە بیرەکات و کە خەڵەت نەکات دەست خۆش خاتونگیان دەست خۆش